فيديوی پیاوێکی بەتەمەند تۆڕە کۆمەڵایەتەکانی تەنیوە چەند ڕۆژێکە لە کاتی نان خواردنا. ئەم ڤیدیۆیە دەنگانووی زۆری هەبوو لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا ئێمە هاتوونەتە ئەو چێشخانەی کە ڕۆژانە نانی لێ دەخوات. ئەویش بابە ڕەحمانە. سڵاو لێبێ بابە ڕەحمان. دیەکەم حاڵە باشی؟ ها؟ هەڵم چۆنی؟ لەخوا بەژیانە لەخوا بەژیانە. ڕۆژانە چیەکەی بە چیوە سەرقاڵی؟ بەوە چی بنێشتە فرۆشی؟ ئارە بەخۆ. ئەمە بژێوی ژیانە دابینەکە؟ ئارەوە من داعشە دینارێکم لەگەڵ نەکرد ئەی ژیانی نایناکە. من پرسیارێکە لێ یەکەم. ڕۆژانە چنێ پێ ئەەکەی بەمە؟ بێ دوانزە ئاو. ئەمە بژێوی ژیانی دابینەکە؟ من داعشە دینارێکم نەکە ئەی چیکە؟ ئەی بەچی دارێکە؟ بەخوا دینارێکم بەش کەس نەکردی. بابە ڕەحمان ئێمە خێرخوازێک لە ڕێگەی ئێمەوە بڕێک پاری بۆ جەنابە ناردۆک و هاوکاری. ئەبێ بە پیاوانەتەوە. ئەم پیاوانە وەکی بێ منن لێک دینار من ناخۆت. حتا قەناعەتمان بەم پیاوە کرد بێت لێرە نانخۆ پارە نەدا زۆرمان پێچوو تێگەی لە من ئەم پیاوە ئەوەتەی من ئەیناسم و یەتە ئەم بازارەوە تەنەزولی بۆ 250 نەکردەوە ئەو نەش زۆریمان لێ کردووە کە نان خوات و پارە نەدا زۆرمان پێچوو 10 15 پێمانەوە بابەگیان حەزەکەین میوانی خۆمان بێ پارە دامەنێ هەر ئەو پارە داانێ نەفسیەتی زۆر بەرزە. لەگەڵ چییە ئەژی بابە ڕەحمان تۆ؟ خێزانم هەیە بابە. بەتەنیا ئەژی؟ هاوسەرەکەی مرد. ئەمریکای ماینیەکەرە وەڵام مامونیەکە. بەتەنیا ژیانکردن ناخۆش نییە قورس نییە؟ ئەجاکیەکەی مەدرسەخوان نییە. تەمەنە چەندە؟ کورەکەکەشم بۆ 8 ساڵ تۆ 8 بدرێن. کاک بەرۆز بابە ڕەحمان ماوەی چەندێکەیەت ئەم چێشخانەی ئێوە و چۆنە تەنهایەتە ئێرە؟ بەخێراتنی کەناڵەکەتانەکەم بەخێر بن سەرسەر و سەرچاوم وەک دیارە ئەو پیاوە ئەوەی کە ڤیددیۆیەکی بڵاو بۆتە ترێن دەناو خەڵکێکی زۆر داوای ناونیشانێکە داوای ئەوواکە کە هاوکاری بکەن داوای ناونیشانێکن بە کوردەکەی حەزەکەم بزانن ئەم پیاوە لە شتێکی کەمە خێرخوا زۆرە خێرخواز هاتۆتە سەرخەت دەیانوێت هاوکارێکی باشی بکەن وەک دیارە ئەم پیاوە ئەم ڤیددیۆی لەم مەطعمەی ئێمە بڵاو بۆتەوە بابە ڕەحمان کە مدەی 20 ساڵە هاتوچۆی ئێماکە زیاتریش بگرە بەس من ئەوەی کە بیرم بێت 20 ساڵە 2007 پێشتر ئەو کاتەوە دێت پێشتر چرخێ فرۆش ئێستا بنێشتە فرۆشێت. بەڕاستی ئەم پیاوێکە حەزەکە لەسەر قاچی خۆی بۆستێت حەزی بۆ نییە یعنی لە ڕێی کەسێکەوە پارە وەرگێ یا شتێک حەزەکە خۆی ئیشکات و معیشەتی خۆی دابین کات زۆر بێ شوێنەکان و هاتوونەتە سەرخەت دەڵێن ئێمە ئەمانوێ هاوکاری ئەم پیاوە بەڕێزە بکەین بەزەیان پیایەتەوە. ڤیددیۆی کرد یەکەم جا بڵاوە بێتەوە نانەخوا. ئەم ڤیددیۆیە لێرە دانیشتووە کابراایەکی عەرەب لەوێش بڵاو بۆ تۆ کابراایەکە خەڵکی بەغایە قسەم لەگەڵا کرد بەڕاستی بینەرێکی زۆری هەبوو دواتر ئێمە ڤیددیۆماندانا لە ڕێی ڤیددیۆکۆ کە کۆمنت کرا و خەڵک زانیویانە حەزەکەن هاوکاری بکەن خەڵک داوای حساب باقیم لێکە داوای ئەوەم لێکا کە هاوکاری بکەن بەڵام من لێرەوە ڕایەگەێنم هیچ کاتێ ئامادەیەمتیانە هیچ بڕەپارێکی ئەم پیاوە بەڕێزە وەرگرم ئەم پیاوە تەنها هەیەتە لای ئێمە نانەخوات تێگەی لە من هەچ کەس ئێوێ هاوکاری بکات ماڵن لە سیسایقە باچێ بۆ ئەوێ بەڕاستی یەک شتی تریش نەبێتە ئەوەی مجامەلە بکەم یان شتێک ئەم پیاوە هەچ کاتێک نیۆڕوان بێتە لای ئێمە بڕوا بکەن ئەو ڕۆژە ئیشمان زۆر باشە فەرقی هەیە.